پاڵەوانیەتی کراوەی تێنسی سەرزەوی کوردستان بۆ ئاستی تەمەنەکان لە شاری هەولێر دەستی پێکرد. پاڵەوانتیەکان ماوەی 3 ڕۆژ دەخانێت و لەسەر یاریگاکانی یەکێتی تێنسی هەولێر بەڕێوە دەچێت. ئێمە لە چوارچێوەی چالاکیەکان ماوەکێکێتی تێنسی کوردستان بە بەردەوامی چالێکەکانمان ئەنجام داوە. ئەم جاران بەتەما بووین چالاکی پاڵەوانتییانەکانی کوردستان ئەنجام بدەین، بەڵام لەبەر کەمی بودجە نەمانتوانین پاڵەوانتی ئەنجام بدەین. ئەم جارە وتمان بە پاڵەوانتی تەمەەن جیاجیەکان ئەنجام بدەین، تەمەەن 8 ساڵ و 10 و 12 و 14 ساڵ بۆ کوڕان. ئەمیش بە بەشداربوونی 30 یاریزانی شارەکانی کوردستان بەڕێوە دەچێت. شێوازی بەڕێوەچوون 8 ساڵ تەنها 8 ساڵی کە یەک گروپە و دەوری یاریەکەن لە بینی خۆیانە 10 و 12 و 14 ساڵی ئەوان بۆ گروپات دابەش بوونە و گروپانە لە نێوان خۆیان بڵێن بە خول سیستمی خول یاریەکەن و پاڵەوانتیەکانی خولەکان گروپەکان باڵێن سەرکەم بۆ کۆتایەکانی ئەو هەر فێیەک و بە جیاوازی. پاڵەوانتیەکە بۆ ئاستی تەمەنەکانی 8 ساڵی و 10 ساڵی و 12 ساڵی و 14 ساڵیە. 30 یاریزان لە شارەکانی کوردستان و عێراقیش بەشداریان کردووە. ڕکابەری بەدەستێنانی نازناویش بۆ هەر ئاستێک دەکەن. سپاسی یەکەی تێنسی کوردستان دەکەم کە پاڵەوانتیەکیان کردیتەوە لە ئاستی 10 و 12 و 14 لە ئاستی 14 ساڵی بەشداریم کردووە و هیوادارم بتوانم ئاستێکی باش پێشکەش بکەم و ڕاستی یاریزانەکە 8 یاریزان بەشداری کردووە و لە شارەکانی مووسڵ و هەولێر و مووسڵ و دهۆک و سلێمانی و لە زۆربەی شارەکان بەشداریان کردووە. من لە تەمەنی 14 ساڵی بەشداریم کردووە و دەستخۆشی لە یەکێتی تێنسی دەکەم کە بۆکردنەوەی ئەو پاڵەوانتیە و هیوادارم یەکەم لە پاڵەوانتیەکە و کردنەوەی پاڵەوانتیەکە لەم کاتە بەهۆی بوونی کەمپی مەشقی دەرەکیە بۆ بەشێکی یاریزانەکان لە دەرەوەی وڵات داهێندەیەکی نزیک وا بڕیارە پاڵەوانێتی داهاتووش بۆ یانەکانی کوردستان لە ئاستی پێشکەوتوان بێت. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.